سڵاوی خواتان لێبێت. ئەو سەرچاوەی هێمنی و ئاسایشیە لە ناو ماڵ و خێزاندا و ئەوە ئەرکی سەرشانی ئەوە کە خێزانی هەست بە هێمنی بکە لەگەڵ مێردی خۆیدا و مناڵەکان هەست بە هێمنی بکەن لەگەڵ تۆدا کە باوکی. بەپێی توێژینەوەکان دەرکەوتووە ئەو مناڵانەی کە هەست بە هێمنی دەکەن لەگەڵ باوکیاندا سەرکەوتون لە ژیاندا و دەتوانن تێکەڵاوی کۆمەلگا ببن و وێنایەکی جوان و گەشبین دنیا دەبینن. بەڵام ئەو منداڵانەی کە هەست بە ترس و بیم ئەکەن، هەست بە لەرزین ئەکەن، هەست بە خەم و خەمۆکی و خەفە دەکەن لەگەڵ باوکیانە، ترس و لەرزێکی تاو دەسنوور بە دەریان هەیە، ئەترسن لێ بدرێن، ئەترسن ئەشکەنجە بدرێن، ئەترسن ناڕەحەت بکرێن. ئەم منداڵانن کە زۆرجار ڕوبەڕووی ئەوە دەبنەوە درۆی زۆر بکەن و ڕوبەڕووی ئەوە دەبنەوانێ کە نامۆ بن لەگەڵ کۆمەلگا، توانایی شوێندەسی خۆیان نییە دیاری بکەن لە دنیادا. جگە لەوەش زۆربەی کات ئەوان سەرنجام تووشی تنگوتیژی دەبن لە کایەکانی ژیانە. تکایە باوکان دنیایەک بن لە هێمنی با مناڵەکان هەست بە هێمنی بکەن. سوپاس بۆ ئێوەی ئەزیز.